جارێکی دیکە ڕێگری لە جوتیارانی سەرگەڕان کرا بەرهەم و گیابەهاریەکانیش کەمی کردووە. سڵاوتان لەبێت. سوپای عێراق بەرەوکی جوتیارانی کورد بەرنادات و جارێکی دیکە ڕێگری لێکردن زەویەکانیان بکێڵن. نوێنەری جوتیارانی کوردیش دەڵێت سەرەڕای بڕیارەکان بەڵام ڕێگریکردن درێژەی هەیە. ئەمڕۆ دووشەمە جوتیارانی کوردی سنووری ناحیەی سەرگەڕان دەستیان کرد بە کێڵانی زەویەکانیان، بەڵام هێزێکی زۆری سەرکردایەتی ئۆپراسیۆنەکانی کەرکووک بە هەمەڕی سەربازیەوە گەیشتە سەر زەویەکان و ڕێگری لە جوتیاران کرد زەویەکانیان بکێڵن. لە کاتی ڕێگریکردنەکەدا چەند ڕوبەڕووبوونەوەیەک لە نێوان جوتیاران و سەربازانی سوپای عێراقی ڕوویدا. جوتیارانی کورد ڕێگریکردنی سوپای بۆ سەر زەویەکانیان بە دەستدرێژنی خاکەکەیان لە قەڵەم دەدەن. محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی ناحیەی سەرگەڕان بە 1964 وت ویسمان بە کێڵانی زەویەکانمان ئەو ئابلوقەیە بشکێنین کە خراوەتە سەر زەویەکانمان، بەڵام وەک هەمیشە سوپای عێراق درێژەیاندا بە ڕێگریکردن. ئێوارەی ئەمڕۆژ بۆ هێوربوونەوەی دۆخەکە فەرماندەی فیرقەی هەشتی سوپای عێراق گەیشتۆتە گوندی شەناغەی سەربەسەرگەڕان. ئەگەر لە ئێستاوە حساب بکەی ئەوە تا نزیکەی 2 ساڵی تر قەرارە کارەبای هەرێم ببێت بە 24 کاتژمێری. ئەمە ئەو قسە بەڵێنی وەزارەتی سامانە سروشتیەکان و کارەبای هەرێمی کوردستانە. ئەمڕۆ دووشەمە 7 دوای 2025 کەمال محەممەد وەزیری سامانە سروشتیەکان بە وەکالەت ڕایگەیاند تاوەکو کۆتایی ساڵی 2026 کارەبا لە سەواوی هەرێمی کوردستان دەبێتە 24 کاتژمێری و لەم کابینێدا 1700 مێگاوات لە کارەبا زیادی کردووە. هەر کارەبانە لە سەرگرێی کوێرەی نەوتی ژووتی لایەنە هونەرەکەی هیچ کێشەیەکی نەماوە و پێشبینی دەکەین تا کۆتایی مانگی 3 هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکاتەوە. هەر ئەمڕۆ حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق ڕایگەیاند لە ماوەی هەفتەیەکدا ڕێکارەکانی هەناردەکردنەوەی نەوت دەست پێ دەکەین و دەچینە هەولێر و دانوستانی زیاتر دەکەین. کەم بارانی ئەمساڵ هەر کاریگەری لەسەر جوتیاران دروست نەکردو تاوەکو ئێستا، بەڵکو ئەو گیا و بەرهەمە بەهاریانەی کە لە ئێستاوە وادەیانەوە دەبێت پڕبن لە بازاڕەکان کەم بوونەتەوە و گرانیش بوون. گیای بەهاری تاموچێژێکی تایبەتی هەیە و هاوڵاتیان وەک چێژ لی دەنێن و جۆرەکانیشی زۆرن، وەک کنگر و تۆڵەکە و کاردی و دۆمەڵان و زۆر گیای دیکە. فرۆشیارێکی گیابەهاریەکان لە بازاری هەولێر بە 1964 وت لە ئێستادا بەرهەمەکان زۆر کەمن، ئەوان لە ناوچە ئاویەکان بەرهەمەکانیان دەهێنن، بەشێکی تریش لە بەرهەمەکانیان لە ناوچەکانی گەرمیان دەهێنن. باسییان لەوەش کرد هۆکاری کەمی و گرانی بەرهەمەکان لەم ساڵدا کەم بارانیە، نرخەکانیشی بەرز بوونەوە. بۆ نمونە تۆڵەکە کیلۆی گەیشتۆتە 2000 و کیلۆیە کنگری خۆماڵیش 10000 و کاردیش 9000 دینارە. خۆشی و خزمەتگوزاریەکانی کۆڕنیشی زاخۆ ناخۆشی کردو و خوا بۆ گەشتیارانی داوە. ئەوە تا کێشەی ئینتەرنێت لە کۆڕنیشەکەی پردی دەلال چارەسەر کراو، بێبەرامبەر ئینتەرنێت دەدرێت بە گەشتیاران. بەهۆی زۆری گەشتیاران و دروستبوونی قەرەباڵغی لە کۆڕنیشەکە بەردەوام کێشەی ئینتەرنێت هەبوو. گەشت و گوزاری زاخۆ بە هەماهەنگی لەگەڵ کۆمپانیایەکی ئینتەرنێت بودجێکی بەهێزکردنی هێڵی ئینتەرنێتیان لەسەر شێوازی دارخورمایەک لەوێ داناوە و ئینتەرنێتیش بە خۆڕایی دەبێت بۆ گەشتیاران. بێوارسندی بەڕێوەبەری ڕاگەاندنی گەشت و گوزاری زاخۆ بە 1964 وت بورجێکمان لەسەر شێوازی دارخورما داناوە بۆ ئەوەی سینمایەکەی ناشرین نەبێت و لە ناو کۆڕنیشەکەی زاخۆدا دانراوە. ئێستا نەک کێشەکە چارەسەر کراوە، بەڵکو بێبەرامبەر ئینتەرنێت بە گەشتیاران دەدەین. بەڵە بەڕێزان سەرنجتان بۆ هەواڵێکی تر ڕادەکێشم لە تۆڕی میدیای 1964 ئەویش ئەوەیە کە شوانکارێک بە تەقەی سوپای تورکیا بریندار بوو. ئێوارەی ئەمڕۆ شوانکارێک لە کاتێک لە شاخ بۆ خەریکی شوانی بووە سوپای تورکیا تەقەیان لێ کردووە. مامی ئەو شوانکارەیە قسەی بۆ 1964 کردو و دەڵێت ئێمە لە ناو گوند گوێمان لە تەقە بووە، پاش چەند خولەکێک برازاکەم پەیوەندی پێوە کردوین پێیوتوین کە بریندار بووە. ئەمانیش دەست بە جێگەیشتونەتە سەری و سەیر ئەەکەن گولەیەک بەر پشتی کەوتووە و لە ئێستادا بریندارەکە ڕەوانەی نەخۆشخانەی سۆران کراوە. هەواڵەکانم پێشکەشکردن هەر شاد بن.